من چۆمان هیوام تەمەنم 28 ساڵە خەڵکی شاری شەمشەماڵم ماوەی 13 ساڵ بۆ 15 ساڵە من لە بواری مەلەوانگەیە کار دەکەم زیاتر ئێمە گرنگی بە مناڵان و گەنجان دەدەین لەم بوارەیە کە زیاتر ئەم وەرزشە پێک هاتووە لەم تەمەنی لە 12 ساڵ تاوەکو 30 ساڵ ئێمە جگە لەوەی کە فێرگەمان هەیە گرنگی بە بەشی خانمانە دەین وە گرنگی بە چالاکیەکانە دەین چالاکیەکانمان زیاتر لەگە سنتەری چالاکی گەنجانی شۆڕش سنتەری مناڵپارێزی کوردستانە تەمەنەکان حەسەب لە وڵاتانی خۆمانە ئەوە نییە کە بڵێن کە هەر ئەونا لەدایک بێت و لەگەڵ ئاوا ئاشنایەتێکی پێ دروست دەکەن زیاتر تەمەنەکان لە لای ئێمە لە 12 ساڵ بەعام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وایە لە 12 ساڵ تە بەرەوسەرەوە زیاتر کە خولیان بۆم جۆرەوە شابێت هەتاکو تەمەنی 18 ساڵ بۆ 20 ساڵ ئیتر لەوەوە وردە خەڵک بە بۆنی ئیش و کار و مەشغەڵەت و ئەمانە چکە خەڵک وەکو وەرچێ زیاتر لێرە بەکاری ناهێنێت وەکو چون بڵێن وەکو خۆفێنکردنەوەی یان تەنها جەوگۆڕینە بۆ مێشکی خۆی ئەوە نێک وەکو وەرچێ بەعام بەکاری بهێنێت تەنها کەسێک کە فێری مەلەوانی نەبێت کەسێکە کە ڕێژەی ئۆتیزمێکی زۆری هەیە عینە هەموو کەسێک پێویست بە لەشێکی تەواوە لەگەڵ عەقلێکە تا ڕادەیەک شت وەرگێتە شت ببیستێت هەنێک کەسیش هەیە تەنها بە عەمەلی فێرە بێت فێری کەسانی ترەکات شەرت نییە هەموو کەسێک کە فێر مەلەوانی بۆ لە لای مامۆستایە بە شێوەیەکی ئەکادیمی فێر فعالەکانی مەلەوانی ببێت کەسێک کە زیاتر تەمەنی لە 12 ساڵە تا 20 ساڵ بێ 4 ڕۆژی بەسە کە بە تەواوی فێری مەلەوانی باسکەمە لە پشتەمەلە وەستان لەسەر ئاو یان زەرگ ئیزافیاتێکی کە ئەو کەسانشی کە تەمەنیان سەری 20 ساڵە هەنێجار ئەمنە شتێکی بیستووە خەڵک لە ئاواخنکاوە سترێسی بۆ دروستە بێت ترسیان تا ڕادەیە زیاترە ئەم کەسانە جیاوازترن لە مناڵێکە عەقڵی بە کۆمەڵە شتان ناشتێ جیاوازێکی زۆر هەیە لە مەلەوانگەوە لە ڕووبارەکانە بە حەقەت ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین دوو شتی زۆر جیاواز ئەوە کە ئەبێ باسی لێەوە بکرێت بەڵام کابراوەتی بە محازەڕێک تاوا نابێت بە سعاتێک تاوا نابێت بەڵام بە شێوەیەکی گشتی باشتر وایە لانی کەم لە دەورێشی ئەکادیمیە فێربی دواتر دەتوانانی لە بەحرێکە اینجا لەوێەوە لە سفرەوە دەست پێ بکەیتەوە دووبارە پێشتری وەک باسی کردووە لە زێ و چەم و ڕووبارەکانە لەگەڵ ئاوی مەلەوانکانە جیاوازێکی زۆری هەیە ئەو کەسانێک کاچن سەردانی ڕووبارەکانەکەن بە مەبەستی سەفرە و هەنەجار ئەلێ کە لە مەلەوانگەیە تۆزە مەلە ئەزانێ وازانێ بە هەمان سیستەماتی ئەپەڕێت لە ناوی ئاوێکی وەستا و ئاوێکی جێر خۆی ئەدینێت زۆر مرتاحە بێت بەڵام بە عەکسەوە ئێمە دایمە ئامۆژگاریمان بۆ خێزانەکان بۆ گەنجەکان زیاتر لە زگوردا ئەم شتە ڕووەدا و کەسانی کە مناڵن ئەیبەنە دیار بەحرەکە کابرا بە هەموو ئەقلی خۆیەوە کە ئەلێت دڵی مناڵەکەم پیان ناشکێنم با بڕە فڕێ مەلەکە نازانێت چی ئەسەفێکی بە دواوەیە وەرشی مەلەوانی حتا ئەوە دکتۆرە بەڕێزەکان زیاتر ئاماژەی پێ ئەەکەن هەنە دەمار هەیە لە لەشی مرۆڤە کە بە هیچ علاج طبیعیە یان بە هیچ حرەکەیەک ناجوڵێت تەنها دکتۆر بە مەلەوانی ئەلێ تەنها ئەو دەمارە جوڵەی پێ ئەکوێت لە لەشی مرۆڤە باشە ئەمە لێرەدا گرنگی ئاو مەلەوانیمان بۆ دەرەکەوێت